باکووری سووریا بەردەوامە. کچێکی کورد خۆپیشاندنەکانی دژی ڕژیمی ئێران لە واشنگتن ڕێک دەخات و کچانی شنگال لە زانکۆی سلێمانی توانەکانیان پیشان دەدەن. دنگ امریکا سلاوورز نهفکاری من داخل شما من صالح دمیجر با بینر هجاد دمجمر هفته بیانیه واشنگتن پایتخت ام خلک کنویا برنامه کرد کانکشن جوارا پیشکش دکن. ام کارت ام باش کرد کانکشن لسر پلتفرمکانی دنگی امریکا و کانالی NRTش بلاو دکرید. فروکن شرین ترکیه شوابوری و ایرو بربانگ چند دور لحریم شهبایا باکور سوریه با باران کرن و ایرو چند جه تو باران جی کرن. اف ایریشن تن دمکی دا کو سروک ترکیه رجب طیب اردوغان گفا ایریشه که بجایی لباکور سوریه دخوا. جبو اگاهین بهتر نها پیامنرین ما نوروز رشو جباکور سوریه و خجیجان فارقین ج دیاربکر آمده به مرانه دما و باش نوروز آگاهین داویل دور وان ایریشان لباته چنه؟ بله تو باران و بوما باران ارتشا ترک لسر دورم باکور سوری روژا حشته بردوام دیکن خود ناو دجی هرمن شهبایه و گندوار ناحیه شراوی عفرینه ده انجام آقا تو باران شوا چوی داوکی کدانی زمان کو بالافرین شر ین ترکی بفروخانه منغه آرمانج گرد هر وکی دن گنده شوارغا و دورن جهیج هرم شهبا لتنشتا کو تو باران کو ده بفروكين شر لدفرا شهباي بتايبت لفروخانه منغه هاتن انجام دان ایرو دان سبیجی افتو بران باوای کی بردوام کو به چکینگ گران گلک خال او گند ناحیه شهبا و هر وکیدن گند ناحیه شهروی عفن جهاتن ارماج گرتن وان کلیان دجی افتو بران از کارم بیجم کو بردوام ده انجام و تو بران د تنها آگاهی پشتراس دور زرارن او گهشتن عالیه لشکریین سر عبده هنه نهاتیه دیار کرن لی زرار مادی د گندن کو افتو بران اف ارماج گرتن افروکین شد چی بونه گلکن ولی دورن وان گند ناحیه شراوا بتایبت سیویلن عفرینی در بدرن عفرینی کو خود بسدان لوان گندان بجه بونه او جیجان وان کتیه مترسیه تا نهاجی از دکارم و آگاهی جاره کردن پشتراس بکم تو باران کو جشوا چوی و بربانگا ایرو سبه دوان کلیان داجی لسر گند ناحیه شراوا هرم الشهبة وكشوارع تنة بعندقنة وجندن شراجي وكجندن عقيبة كوجار بجار دبا أرمانجا توبين دفي تباران هري طويل سر هرمه بدوامه لتنشتا فيجيش خو أف تباران دوي سدما كو هنجندين طيبتين ناحية شراوة خو بسبرين جندن نزيكتريوان كوجبر أنجام تبارانه زرار مادی جی دنوانده چی نده باشه نوروز لوان هریمان کی بهتر هنه یعنی کی جان هزین رزگار کرنا عفرینه هنه کی جان هز لسر عرده هنه و اف تو باران و بمب باران آرمان جنوان به آوای کی تایبت چنه یعنی جهن سربازین لشکرینه جهن سویلن اف چاوتن تو باران کرن و بمب باران کرن بله وکی کمانی زمان ارتوباران و هفته به آوایی کی هم چکن گران آلیم تانگ و توپن مدفعیه لآلیه گندن کو دبن سرواریا هزم ترکی داد تی آرمانج گرتن هر وکی دن اف دورن کو تین آرمانج گرتن چه هرما شهبا دبه و گندن ناحیه شهروا دبه دورن کو هم شینین دور بخله بجه دبن لتنش تاوانش در بدرن عفرینی لیدمینن یک جبالار سرکه کو که کمار ترکیه دبه او ارمانجا چالاکیا اپراسیونا فروکه انوی و هر وکی دن دبه کوره واره داین چالاکیا که بجهیجی بر واره لیکرن باجار ترفعتی باجار کی سرکه یا دور شهبای کته ده هزم بسر حکومت سوری هنه هزم ازگاری عفرینه هنه ولتنش تاوانجی ملیسم بسر ایران جل دفره بجهبونه و اف باجاروک نزیکی گنده نبولو زهرائه هر وکی دن
خال و بارگهن هزن روسی جی و گرن خوشی دفره انجام دادن انجام و اف دفره باکور سوری یعنی باکور حلب انجام الهفکرین کو اسیتانا الف دفره اف هز حمو سردستن و خالن کوتین ارمانج گرتن نتنی ام دکارن ببین دفرین لشکرین جبرکو زرار مادی لگند عاقب تایبت یا ناحیه شرواز دکارم ده انجام و هفته داراگینم گلک سوال گلک روشا در بدرین کل وان گندنا بجهد بن و خصباتن و گندنا پشتی ایریشال سر عفرینه نهاد ده خطریه که دایا ده داویه دا ایریشا کنها هر حال هر دم نوروز هر چندی کو ایریش یعنی ایریش جهن لشکریجی بکن جاردن سویل زیان دبینن ده هر شرکی وهذا از وگرم جم تزبچم جم خجیجان لترکیه هست که چاوانا هی درباره اف پلانین کو اردوغان را گهاندون بری چند روزی که کوه ایریشه که بجایی به باکور روجلات سوریه اپوزیسیون و درباره دا چند بیجه شخوا نرینا دا سلات دیاره بله دم باش و همیان را وکی کوچه دست نشان کرد اصل خدا و دم کدریش گوت و پلان ترکیه سر اپراسیون اسمانی و آل عرض دومش خود هری داوی اردوغان الباجر کنه هرچند بدام نکشی یعنی لگوت کو حتی ام سینور خوب اوله نکن ام دست جو اپراسیون خو برندش برکو اویاج بومه ارککا نتویه وکیدن بدنگیا اپوزیسیون HDP پیشتر بدنگیا وان دومه کندزانن نه CHP نه جی پارتی دی یکسر برتک نشان ندابون حتی پشتگیری خورا گهاند بون جبوی اپراسیونش برکو اوجید چارچوبه یا ایریشن تروری دادن نرخینن و جبوی یعنی اولهیه نتوی و مسئله دگرن دست خواه بس آکو بتوندیر دیجی درت HDP و HDP بالی دکشن سر ایریش استانبول هر وسا سال 2015 و نزان دوی دمی داج گلک شرو پفچون هبو HDP شو یکسر دویجه و ایریش استانبول کرن هجت و کا چک بکارت اینم کو دست به اپراسیونی بکن هن راگهاندن هن روزنامه و اژانس نز حکومت بحثا یکیت کن کد بهش اصل خدا و 6 ماه زدتره میتا ترکیه لسحای آماده کاریا و اپراسیونی دکه جبر و سدم اویا نتشتکینویه زود ته پلان کرن او شو وزیر بروانی هولوسی اکردو لجوینا ناوندی پارتی دادو گشه پیدانه دا پیشکشی که جکر بول سر هم اپراسیونال باکوری عراقی که دوم هروسا ایریشن اسمانی ایل آنها روجاوای کردستان هروسا هرما خسر دومه وی گوت بو که جبوی که اف اپراسیون ما اسمانی باش به سر بکه و بگیش ارمانجا خو لازمه که ام وی اپراسیون به اپراسیون اردشی قیمتر بکن و دمه که نیز چاوری کو ام دست به اپراسیون بکن هرچند ناوی که ندلی ایرو هلوسی کار جبوی کنترل کردن وان اپراسیون کل عرضه دومن تایبت پنچه کلچ دبیشن کو جنیسان ورده با کوری عراق لسر بنگام PKK دومه جبوی کنترل ایرو چیه گوری یکسک و سر سینور خط سینوره لی چاوری کو دمه که نیز هرچند ناوش ندن کو عبدالقادر سلوی نویسکار کی نیز حکومتیه وی بحث 27 مجداری کربو نهات شتکی وسا نین اللي حکومتشی اردوغان جی هولوسی اکارجی بحث دمکا کرد بله بجن کد دمکی نیست ام دست به اپراسیونی بکن اف خال زلال بود اولی برنید کم نوروز جبردما ما کم خلق لوی خلقی بتایبتی در بدرن عفرین لهری ما شه باید و درباره دا چه بیجن اگر هاتو ایریشک وها کو وکو خدیجان بحث کری شک بجاهی بو و دمه بجارن لپیش خلقی سیویل و دره چنه بله شخوا روشا در بدران روشا هری زحمت و آلوزت و ایریشن کورده ده جبرکو اوج بشتی 4 سالان لبندا و گرکی بونجبو هرما خوا نه لبندا کو جارک ده کوچبر ببن یانجی در بدر ببن یانجی کو جارک دن ببن قربانیین وکی کو اوتین زمان و هر جار و یکیش بو راپورتین دنگ امریکا جی بیژن ام نه دخوازم ببن قربانیین لهفکرین ان آلین کو در باسیش سوریه بنو دو شری ودا سردستم و نجی ببن قربانیین لهفکرین کو لسر در بدران لسر ما و هر افیاکا پیکوره لتنشتا و تشتی کنها دی سریوان او نها لتنشتا وان ایریشتان و به اوایی که بردوام هم جالی فروکین شریان ترکیه و انجام تنداین هم جی به توپان کو اف نتن روشا
ایرویا اف ایریشن لسر دفره ج 4 سالان دا بردوام دیکن لتنشتاوی او تین زمان کو خواسته کو دا خازوان او کو وگره آلین ناونتاوی نبن هفار ایریشان سروان بو او بونا قربانی سرکه ده انجام آوا ایریشان دا زاروک نوان ناشن دبستانا لتنشتاوی کچفریه لتنشتاوی دربونه امبورگا که هیا کوزوی دستانا سار و سرما لسروان لتنشتا کو نبونا ستومانی نبونا هر حال بوسیان با آلیکاریان جهره و آلیکاری جی دزگهن ام بیر خیرخوازی نوناتویجی لوی هرمه نینن براسی روشک نگلکی باشه جبو خلک در وقت گوش به تایبتی کو ورزا زوستانی لبردریه سپاس نوروز رشو پامنی رامج با کور سوریت مرابوی و خجیجان فرقین ج دیاربکر آمده گلک سپاس بود ماوه سپاس بوجی سپاس خوشتن باش دنگی امریکا سرچاوی متمانه پیکراوی هوا و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ئەنجومەنی مافی مرۆڤ سەر بە نەتەوەیەگرتوەکان سەرکوتی هێزەکانی ئیران بۆ سەرخۆپەشاندەران یاشتیخواز شەرمەزار دەکات و دەنگ دەدا بە دروستکردنی لێکۆڵینەوەیەکی ئاست بەر سەبارەت بەو سەرکوتکردنە کوشندەیە. بۆ تاوتۆکردن و شیکردنی ئەم ڕووداوانە لە ئێران کە ڕوەدا ئێستا میوانداری ئەحمەد ئەسکەندەری توێژەر و شرۆڤەکاری سیاسی کە ڕاستەوخۆ لە سوید لەگەڵمانە کاک ئەحمەد ئەم کاتت باش پێش هەموو شتێک دەمویست بزانم وەکو چاودێرێک پێشاتەکانی ئێران بە تایبەتش لە شارە کوردیەکان ئێستا چین لای تۆ؟ زۆر سپاس وێڕای سلااو بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێز. دوایین پێشاتەکان ئەوەیە کە ئێستا کوردستان ئەوەیە کە بە فارسی پێی دەڵێن حکوومەتی نظامی بارودۆخی نائاسایی ڕانەگەیەندرا و بە ڕسمی ڕیان نەگەاندووە لە ئێران بەردەوامە لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و جگە لە بارودۆخی ئابووری زۆر خراپ ئەوەیشیان لێ زیاد کردووە چەک و تەقەمەنی و هێزێکی ئێجگار زۆر لە کوردستان کۆکراوەتەوە جگە لە کوشتن و بریندارکردن و زیندانیکردن و ئەمجار ناڕەحەتکردنی خەڵک لە ماڵەکەی خۆیان و تەقاکردن تەنانەت لە دەرگا و پەنجەرەی ماڵی خەڵک شتێکی دیاردەیەکی سەیریش پەیدا بووە ئەویش ڕەفاندن بووە بە بەشە لە کارەکانی ڕژیم بە تایبەت لە شارەکانی ستنا لە مەریوان لە سەلاسی باوەجانی لە سەحنەی کرماشان و هەروەها لە شاری مەهاباد تەنها لە مەهاباد لە ماوەیەکی کورتە 18 کەسیان ڕەفاندووە. ئەم ڕەفاندنانە زیندانیکردن نییە چون زیندانیکردن هێزێک دەچێ و ئەیان گرێ و دەیباتە زیندانێکەوە بەڵام ئەمەش دیاردەیەکە کە زیاد بووە خۆشبەختانە پشتیوانی خەڵک گەرم و گوڕە خۆپیشاندان و مانگرتن زۆرە بەڵام دیارە ئێمەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان چاوەڕوانی پشتیوانی زیاتر و گەرم و گورترین لە بە باقی شوێنەکانی ئەمەش ئەبێ بەهۆی ئەوەی کە خۆپیشاندنەکان زیاتر بن بەڵام دەمیست لە جەنابەت تێبگەم هەڵویستی ئەنجومەنی مافەکانی مرۆڤ سەر بە نەتەوەیەگرتووەکان کە ڕۆژی پێشەمە بڕیارێک داوەکە لێکۆڵینەوەیەک بکەن لەسەر ئەم بابەتەوە خۆ دەزانی یعنی ئەم شەرمەزاری ئەم کردەوەی ئێران کردووە ینی ئەم هەڵوێستە چۆن جەنابەت شی دەکەیتەوە؟ بە بۆچوونی من ئەم هەڵوێستێکی زۆر تاقانە بوو ماوەیەکی ئێجگار زۆرە کە شۆرای مافی مرۆڤی نەتەوەیەکگرتوەکان ئامادە نەبووە بەو شێوەیە ئێران محکوم بکە ئەم جارە کردویانە لە کۆی 47 ئەندام 25 ئەندام وتیان ئەرێ 6 ئەندام وتیان ناو 16 ئەندامیش بەشدار نەبوون ئەوی کە بۆ من سەرنجڕاکێش بوو بەشداری نەکردنی رووسیا بوو کە چین بەشداری کرد و وتی نا بەڵام رووسیا بەشداری نەکرد. ئەم بڕیارە بۆ ئەوەیە کە کۆمیتەیەک بۆ گەڕان بە دوای ڕاستیەکاندا لە ئێران پەیدا بێ ئەمە معنایەوەیە کە ئیتر مێکانیزمێ دەست پێەکە و هەموو ئەو کەسانی کە بڕیاردەرن و لە کوشتن و بڕین و گرتنی خەڵک و وەک عەرزم کردی لەو ڕفاندنانیشە بەشداریان هەیە بێ لە خۆیان بترسن بۆ دوا ڕۆژ
دیاردەیەکی سەیر ئەوەیە کە ئەم ئێران دەیەوێت چاوی لە دەرەوەی سنوورەکان ببڕێەوە بە قسەکانی دوێنێ ئایەتوڵا خامنەیش دەرەکەوت کە دەیەوێت بڵێ کە لە دەرەوە ئیتمینان بدا بە لایەنگرانی خۆیان لە دەرەوەی سنوورەکان کە ئێمە هێشتا لە جێی خۆمان ماوین و ئەو کارەکە ئێوە پێشتر باسی ئۆپەراسیۆنی تورکیاتان کرد بۆ ڕۆژاوای کوردستان کۆماری ئیسلامی ئێرانیش وا دیارە هەموو ئامادەکاریەکەکە بۆ ئەوە ئەویش هجووم بکات هجوومێکی زەمینی بۆ کاک ئەحمەد دەمویست داوا لە بودنەکەم قسەکان دەبڕم نەویست لە بابەتەکە دەرچین دەمویست باسی ئەوە بکەین بە تایبەتیش هەڵویستی ئەنجومەنی مافی مرۆڤی نەتوێگرتووەکان و کە بڕیاریان داوا لێکۆڵینەوە بکەن ئەگەر لێکۆڵینەوەی کرا پێشبینی چی دەکەین یعنی پێشبینی ئەوە دەکەین کە ئێران پابەندی بڕیارێکی وابێ دەزانیت چۆنە لەم شتانە زۆر جار بووە زۆر جار مەسەلەن بڕیارنامەیەک لە نەتەوەیە گرتووەکان لە ئەنجومەنی ئاسایش دەرچووە و ئێرانی مەحکوم کردووە و ئێران زۆر دەربەز نەبووە جاری وایە بەڵام ئەم جارە جیاوازیەکەی ئەوەیە کە یەکەم ئەو کۆمیسیۆنە دیاری کراوە دووهەم وەکو عەرزم کردی 25 تەنها 25 ئەندام وتیانە بەڵێ بیکەن و تەنها 6 ئەندام ڕەتیان کردوێتەوە و سێهەم ئێستا ئەوەندە خۆ پیشاندانەکان و دەنگدانەوەی ئەم سەر هەڵدان و شۆڕشە کە ئێمە پێی دەڵێن شۆڕشی ژینا لە کوردستان و لە ئێران بەربڵاو بووەتەوە کە لە هەموو دنیا دەنگی داوەتەوە ئیتر هەواڵی پێشێلکردنی مافی مرۆڤ ئەگەر ئەو کۆمیتەی کە بە دوای ڕاستیەکاندا دەگەڕێ شتێکی بڵاو کردەوە یان هاتنە بەر تەلەڤیزیۆنەکان شتێکیان وت خەڵک خێرا گرەی دەداتەوە بە بارودۆخەکەەوە دەڵێن ئەها ئەمە ئەوانن وا ژن دەکوژن کورد دەکوژن مافی مرۆڤی تر پێشێل دەکەن ئەعدام و کوشتن و ئەوانە دەکەن بۆیە بە بۆچوونی من کارتێکردنی ئەوێ و زۆر ئەرێنیەوێ لە هەموو جیهان ڕاستە لە ڕەنگە ئەمە لەسەر ئاستی خەڵکی جیهان بێ لەسەر ئاستی جادەی وڵاتەکان بێ یان لە شارەکانە خۆپیشاندانەگووە وەکو هاوسۆزی خەڵکی ئیران بەڵام حکومەتەکان تو بڵێ یان هەڵویستی کیوان هەبیان بڕیاری وا بدەن بۆ ئەوەی کارێک بکەن ئەم ڕەنگە یان ئەم توندوتیژە لە ئێرانە ڕابگرن من پێم وایە هەتا ئێستایش دەوڵەتی بایدن و دەوڵەتە ئەوروپایەکان بڕیاریان نەداوە بۆ ڕوخانی ڕژیمی ئێران چین و رووسیا گەورەترین پشتیوانن ئەوە رووسیاش بینیمان لێرە ئامادە نەبوو دەنگی بخاتە دەنگی چین لێرە بە تایبەتی بەڵام یەکشت گرنگە ئەویژەوەیە نیشانەکانی دەرکەوتووە لەبەر لاوازی خودی ڕژیم لەبەر ئەو کێشەکانی ناوخۆیان و لەبەر ئەوەی کە ئەم سەر هەڵدانە ئێزگار زۆر بەربڵاو بووەتەوە وردە پشتیوانی وەیە گەڕان بە دوای ڕێگایەک بۆ ڕزگارکردنی ئەم ڕژیمە کەم دەبێتەوە بۆ نمونە ئەوەی کە دەگەڕان بزانن لە دۆسیەی ئەتۆمیە ڕێکەوتنێک پەلیان بوو ئەمریکایش و ئوروپاش بە پەلە بوون لەسەرەوە ڕێکەوتنێ بکەن ئێستا هێندێک شاونەتەوە معنایەوە نییە ئامادەی هیچ ڕێکەوتنە نین بەڵام ئەو قسانەی دوێنەی خامنەیی بە قازانجی ئوروپا و ئەمریکایە چون ڕێگادەستی ئەوان خۆشەکە دەناگە خامنەی دوێنێ کوتبای ئەوە هیچ نییە ئێمە جێبەجێ دەکەین و سیاستمان فلانە و ڕێگایەکی بکردایەتەوە بۆ ئەوە بچن دانووسانەکان هێندێک ئیمتیاز بدەن من پێم وایە وڵاتانی دەرەوە هێندێک دەکشانەوە لە پشتیوانیە بەڵام ئێستا بەو تندبوونەی هەڵوێستی خامنەی و ڕژیم من پێم وایە بە قازانجی خەڵکە ئەمە و دەوڵەتانی دەرەوە زیاتر مسۆگەر زیاتر دەچنە سەرەوە کە دەبێت پشتیوانی بکەن لەم لەم شۆڕش بەڵام کاک ئەحمەد زۆر جار ئێران توانیەتی و کردوویەتی کە بابەتی بۆ نمونە ڕێکەوتنی ناوەکی لەگەڵ جیهانە بەکاربێنێ بەرامبەر بەوەی کە جیهان تا ڕادەیەک بێدەنگ بێ لە پێشلیەکانی مافی مرۆڤ لە ئێراندا ئەم جارەش ئەوە بەکاردێنییان یان هەندێک نوانن نیشانی هەندێ وەکو بڵێ ڕێکەوتن دەکاتن بۆ ئەوەی بابەتی مافی مرۆڤ لە ئێرانە لەبیر بکرێتەوە من پێم وایە ئەم جارە زۆر جیاوازە ینی ئەم جارە ئەو سەر هەڵدانە کە ژنێکی گەنجی کوردی خەڵکی شارەکەی خۆم خەڵکی سەقز لە کوردستان لە تاران بەو شێوە دڕندانەیە کوشتیان و ئەو سەر هەڵدانە مەزنەی لێ دروست بووە کەەوە پەیناوەتە سێهەمین مانگی ئەم جار زۆر جیاوازە لەبەر ئەوە ئەم جار لەناو خودی کۆنسێرڤاتیڤەکان و کۆنخوازەکانیشە وەک خۆماندا وەک لە ئێران دەڵێن ناهەماهەنگی پەیدا بووە و یەکدەنگ نین ئەوە هیچ ڕێفۆرم خوازەکان دەرگایان دەکوتن و دەڵێن بیکەن بۆیە من پێم وایە ئەم جارە لە قاودانی پێشێلکردنی مافی مرۆڤ
ئەم جارە لەم هەلو مەرجە تایبەتیەدا گوشارێکی زۆرتر دێنێ و ئومێد بە سەرکەوتنی ئەم شۆڕشە و ڕوخانی ئەم پێگای تێرۆریزم و کوشت و کوشتارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆشتر دەکات. توێژەر و شرۆڤەکاری سیاسی بەرێز ئەحمەد ئەسکەندری لە سویدەوە لەگەڵ مامبوو زۆر سوپاس. سوپاس بۆ ئێوەش. دەمەکێدا کۆ خۆپەشاندانên dijî kuştina Jîna Emînî li Îranê berdewam in keçeke Kurd li vir li Washingtona paytext xۆpêşandanan rê dixe û balê dikişîne ser tiştê ku li nava Îranê dibin. Hevkarê me Yehya Berzencî raportek amade kiriye. کچە کووردە مەهاباتیەکە لە ئەمریکا و لە خەمی خۆپیشاندان و پشتیوانی هاونیشتمانیەکانی لە ئێران لە دوای کوژانی ژینا ئەمینیەوە و دەستپێکردنی خۆپیشاندان سروەش هاوتای سەدان گەنجی تر لەم واشنگتنە لە خەمی ڕۆژێکی تری خۆپیشانداندان. ئەمە لێرە لە واشنگتن دیسی هەموو شەمبانە کۆ دەبینەوە پێکەوە ئێرانی و کوردان بەڵوچ هەموو کۆ دەبینەوە دەچین بۆ تەزاڕات لە واشنگتن دیسی بۆی کە لە پشتیەوە خەڵکی ئێران ڕاوەستین بۆ ئازادی شەڕە بکەین. ڕۆژانە ئاڵای کوردستانیش لەگەڵ خۆیان ئەبا دەخوازێ لە ئەمریکاوە فێری پێکەوە ژیانی ئاشتیانە بین. سروە و ئاڵاکەی بربەستی بۆ دروست کراوە وە لێ خۆوتنی ئەو ڕۆژە گوزەراوە. زۆر مهمە کە هەموو کەس پێکەوە ڕاوەستەیە ئەوڵەکانی ئەگە ئەو ئاڵای کوردستان دەبێت بۆ تەزاڕاتێ پاڵیان پێوەدنان دەیانگوت ئەوەی ئێرە نییە بەڵام ئەمن ئەو ئاڵای کوردستانم نابمە تەزاڕاتێ بۆی کە بەڵام کە دەمەوێت خۆم جوداکەمەوە دەی بەمەوێت چونکە دەمەوێت نیشانم کە هەموو کەس پێکەوە ڕاوەستان هەموو کەس پێکەوە هەستاوە دەبێت دەستی یەکتر بەگرین پێکەوە ڕاوەستین ئەو ڕۆژیمە بۆی کە بڕوخێ. هەفتانە سەدانی وەک ئەم کیژۆڵە کووردە ئامادەبوونیان لە خۆپیشاندانەکانی واشنگتن وەک ئەرک دەبینن بەرامبەر ئەو خەڵکەی لە ئێران ڕۆژانە بێژێدانە مەرگ ڕوبەڕوو ڕژەمێکی تونند و تیژ وەستاونەتەوە. یازومین هەفتەیە کاتوینەتە ئێرە ئەمنێکدانە لەو خەڵکانێکە لەگەڵ تیمەکەی ئێرە کار دەکەم بە کسێکی کوردەوە ئەمن ڕەپرزەنتیتیڤی کوردانم لێرە لەسەر ئەو تیمەی جا لە بروەیەکە نیشان دەین کە هەموو کەس پێکەوە ڕاوەستاین کورد و ئێرانی بەلوچ ئازەری هەموو پێکەوە ڕاوەستین پێکەوە کار دەکەین. ئەم هەفتەیە لە واشنگتن سمبولی خۆپیشاندانەکە شاری مەهاباد بوو. ئەو شارەی لەبەردەم زوقمی ویژدانی ڕژێمێکدا وەستاونەتەوە و ئاماری کوژراوەکانی ژڕوونە. لە وتارەکەیدا کچە کوردەکەش کە خۆی خەڵکی مەهاباتە باسی ڕوبەڕووبوونەوەکانی شارەکەی قازی و ڕژێمی ئێرانیە کرد. دەخوازێ شارە گەورەکانی هاوتای تاران پشتیوانی خۆپیشاندانەکان بکەن. ئەلهان زیاتر لە کوشتن و زیاتر لە شەڕەکان لە نێو شارە کوردەکاندانە زیاتر لە شەهیدەکانیش کوردن بەڵام زۆر مهمە بۆی کە ئەو شارە فارسانە وەکو تارانە ئەوانیش هەڵستن پێکەوە لەگەڵ کوردەکان بشەڕ بێن چونکە دەبێت پێکەوە ئەو ڕژیمە بڕوخێنن. خەڵکی ئێران هێشتا لە خۆپیشاندان و ناڕزایەتیەکان بەردەوامن. ڕژێمێکیش بەردەوامە لە دروێنەی ڕۆحە ئازاکان ماوەتەوە ئەو بێدەنجیەی دنیای دەرەوەی خامۆش کردووە. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا واشنگتن. ئەنجومەنی ئاسایش نیشتیمانی عێراق چەند بڕیارێکی دەرکردووە یەکێک لەوانە پلانێکە بۆ ناردنی پاسەوانی سنووری عێراقی بۆ سنوورەکانی ئێران و تورکیا بەڵام عێراق مەرجی داناوە بۆ جێگیرکردنی هێزەکانی خۆی بە درێژایی سنوورەکانە. مەرجەکان چین و بۆ چمە بەسێکن. دڵشاد ئەنوەر پامێری دەنگی ئەمریکا ڕاستەوخۆ لەگەڵمانە کاکە دڵشاد ئەم کاتت باش یەکەم شت مەبەست چییە لە بەڵاوکردنەوەی ئەو هێزانە و مەرجەکان لە چی لە ئێران واشتی داوا دەکەن یان لە هەرمی کوردستان؟ دەخیل دیارە ئەوەی کە من قسەم لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان کردەوەن پێیان وایە ئەوەی کە ئێستا لە ئارادایە
پلانێکی ئێرانی تورکی عراقیە بۆ دابڕاندنی بەشەکانی کوردستان لە یەکتری بە تایبەت کە تورکیا ئێستا سەرقاڵی ئامادەکاریە بۆ هێرش بۆ سەر ڕۆژاوای کوردستان و ئێرانی شەیەوێت لێرەوە هێزەکانی عراقی سنوورەکانی هەرێمی کوردستان کۆنتترۆل بکەنەوە. بەڕای بەرپرسانی هەرێم ئەمە پلانێکی ئیقلیمیە بۆ دابڕانی بەشەکان لە یەکتری و ئەمڕۆ نەچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان هەر بۆ مەبەستە سەردانی بەغدای کردووە و بە پێی و زانیارانەی کە لای ئێمە نێچیروان بارزانی و بەرپرسانی هەرێم ڕازی بوون بە نردنی هێز بۆ ئەو سنوورانە، بەڵام کۆمەڵی خواستیانەیە لە نێویاندا مەسەلەی زیندوکردنەوەی ڕێکەوتنەکەی پێشتری شنگالی تایەوە، لە نێویاندا ئایا ئەو هێزانی دێنە سنوورەکان کێن، چۆن لەگەڵ هەرێمی کوردستانە ئیتفاقەکرێ و چۆن مامەڵەیان چۆنە بێ. هەموو ئەمانە کۆمەڵێک پاکێژن پێکەوە کە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم و بەرپرسانی عراقی گفتوگۆی لەبارەوە ئەکەن، بەڵام ئەوەی کە تاکو ئێستا ڕوونە ئەوەیە کە بەرپرسانی عراق و ئێران و سووریا و بە دیاریکراوی عراقەکان پێداگرن لەسەرەوەی کە هێز ڕەوانەی سنوورەکانی هەرێمی کوردستان بکەن و بە پێی و زانیارانەی کە دراوە بە من بەشێکی تری داواکاریەکانی عراق لە دوای نردنی هێز بۆ سنوورەکان مەسەلەی مەرزەکان و ئەو خاڵە سنووریانەیە کە لەگەڵ وڵاتانی دراوسیا هەیە، بە تایبەتی کە ئێستا عراق تێگەیشتووە لەوەی کە هەرێمی کوردستان لە بەردەم ئەگەری هێرشی تورکیا و ئێرانایە، بۆیە پێویستی بە هێزی عراقیە بۆ پاراستنی سنوورەکان، بۆیە بەشێک لە مەرجەکان یاخود عراقیەکان ئەیانەوێت ئەمە بقۆزنەوە ئەم مووقفەی هەرێمی کوردستان و خواستی زیاتر بەسەر هەرێمی کوردستانە بسەپێنن و داواکاریەکانیان زیاتر بخەنە ڕوو، بۆیە لە ئێستادا لە گفتوگۆدان، بەڵام هەموو ئاماژەکان بۆیەوە کەوان هێزەنێرن. بەڵام هیچ جوڵەیەک هەیە یعنی سەربازی عێراقی لەشکری عێراقی لە هەرێما هاتوون دێن کەی دێن لە شوێنێکادا دەنڕێن ئەگەر ڕێکەوتن بکرێ. تاکو ئێستا دەخیل گفتوگۆکان چڕ کراونەتەوە، تاکو ئێستا هیچ جوڵەیەکی هێز نییە، بەڵام چاوەڕوانەکرێت دوای کۆتاییاتنی گفتوگۆکان ئەو کات جوڵە بە هێز بکرێ، بەڵام تاکو ئێستا جۆری ئەم هێزەی کە دێتە سنوورەکان تا ئێستا مایەی مناقەشە و گفتوگۆیە. بە تایبەتی ئێرانیەکان هەرێمی کوردستان تۆمەتبارەکەن بەوەی کە لە سنووریەکانەوە چەک دزەی کردووەتە ناو خاکی ڕۆژەڵاتی کوردستان. دەوترێت داواکاریەکانی ئێران ئەوەیە کە هێزێکی تایبەت ئەو سنوورانە بگرێتە دەست. دیارە ئێرانیەکان بێگومان ڕوونە کە حەشدی شعبی نزیکن لە ئێرانیەکانەوە بۆ ئەوەی بێنە ئەو سنوورانە، بەڵام بێگومان هەرێمی کوردستان بەمە ڕازی نییە. لە هەرێمی کوردستان زیاتر هەوڵەکانی بۆ ئاراستەیە کە عراق پۆلیسی پاسەوانی سنووری هەیە کە هێزی زیاتری پاسەوانی سنوور ڕەوانەی سنوورەکان بکرێتەوە ئەرکی پاراستنی ناوچە سنووریەکان بدرێتە دەست هێزی پاسەوانی سنوور، بەڵام وەکەوەی کە لە ڕابردووشدا بینیمانە ئێرانیەکان کە ئێستا پێداگریەکەن و هەڕەشەی جوڵە پێکردنی هێز بۆ ناو خاکی هەرێمی کوردستانەکەن، ئەوان تا ڕادەیەکرێ بڵێن لەگەڵ هێزە فەرمیەکانی عراق شاگرفتیان هەیە و متمانیان پێیان نییە. بۆیە ئەمە تاکو ئێستا مای مشتومڕ و مناقەشەیە و تاکو ئێستا یەکلانە بۆ تۆ، بەڵامەوەی کە سوورە ئەوەیە کە هەرێمی کوردستانیش نوێنەری هەیە لەنێ ئەو لیژنەیە کە بڕیارە دەن بۆ ناردنی هێز بۆ سنوورەکان. باشە، مادەم وایە کوردەکان بەشدارن لە وتوێژانەدا، بە پێی زانیاری خۆ دڵشاد قەت باس لەوە دەکرێت کە بۆ نمونە پێشمەرگە بەشداری لەو هێزانە بکاتن بۆ وەکوڵی پاراستنی سنوورەکان. هەتاکو ئێستا دەخیل ئەوەی کە ئاماژەی پێکرێت، تاکو ئێستا باسی بەشداریکردنی هێزی پێشمەرگە نەکراوە. من ئەمەوێت پرسیارەکەت بقۆزمەوە بیکەمە دەرفەتێک بۆ خستنە ڕووی زانیاریەکی تر. هەر ئەمڕۆ وەفدێکی تری هەرێمی کوردستان دوا بە دوای سەرۆکی هەرێمی کوردستان وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڕواتە بەغدا. یەکێک لە داواکاریەکانی ئەم وەفدە ئەوەیە کە حسابی پێشمەرگە وەکو بەشێک لە سیستمی سەربازی عراق بکرێەوە بوجە و موچەی بۆ دابین بکرێ، بەڵام ئەوەی کە چاوەڕوانەکرێت عراق ئەمە ڕەت بکاتەوە. بەڵام ئەوەی کە تاکو ئێستا وەکو تەنسیقەیە بڕیارە چەند لیوایەکی هاوبەش دروست بکرێت بۆ پاراستنی ئەو ناوچە سنووریانە یاخود ئەو ناوچە قەدەغەکراوانەی نێوان هێزی عراقی و پێشمەرگە کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە دروست بوون و ئێستا جوڵەی داعشیان تێدایە. دڵشاد زستانە و کەچی لە پشتەوەی جەنابەت ئەوەیە وەکو دنیا بەهار بێ لای تۆ. بەڵێ زستانە، بەڵام دیارە کەشەکەی وایە ئێستا کەشەکە وایە و سەوزایش لە دیارە زۆرش لە شوێنەی کە تۆ لێ ڕاوەستاوی. باران باری و خەڵکەتوانن بڵێن. دڵشاد ئەنوەر پیاوی دەنگی ئەمریکا لە کەرکووک لەگەڵ مامۆ. زۆر سوپاس. زۆر سپاس بێوش.
خوندکارین ازدیین که پشتی ایریشن چتین داعش لشنگالی وندابون 5000 جنین وان جناف ازدی بون نهال سلیمانی جمالباتن خود دور دجین و لزانیگاه امریکی خوندکارن او دبیجن هرچندی ایریشن داعش تندیا هری مزن لدجیوان بو ل دکارن شیانین خود دیار بکن و زیادتر جخوا باور بن ده روجا تیکوشینا لدجی تندیا لسر جنیده دخوازن وگرن شنگاله و خدمتا گلو جواکا خو بکن پامنه رامال سلیمانی آگاهین بهتر هنه لە تراژیدیای جەنگی داعشەوە بۆ سەرکەوتن شارستان سلێمان وەک ژنێکی یەزیدی کە گەورەترین قوربانی دەستی توندوتیژی و تاریکپەرستی بوون مێژووی سەرکەوتنەکانی دەنووسێتەوە لە شەنگالەوە لەناو 5000 ژنی ئێزیدی ڕفێندراوەوە بۆ خوێندنی بەشی ئەندازیاری لە زانکۆی ئەمریکی. ئەف 4 ساڵە زلبێ خوێندم و سالەکەم مایە ژمارە خوا دوورم 5 ساعتە ئەو دهۆکە نەزلبێ دەرێمە گەلێکە زەحمەت بوو 2014 و هەتانها کە داعش هاتە مالێنمە و هاتە منتەقێنمە هەتانها ئەم تحسین إنه داعشی جەلورە و هیچ وەکە يعني جوێوان هەیە لێ دەرێ. ئەمانە خوێندکارانی ئێزیدین لە زانکۆی ئەمریکی ئاماژە بەوە دەکەن کارەساد و توندوتیژی سەر ژنانی شنگال وای لە ژنانی ئێزیدی کرد زیاتر گزارش لە خۆیان بکەن و داکۆکی لە مافەکانیان بکەن. ئەوان لەگەڵ ئەوەی لە شاری سلێمانی دەژین و دوورن لە کەسوکاریان بەڵام دەڵێن پەیوەندیان لەگەڵ خوێندکارانی تر باشە و هەست بە غەریبی ناکەن. ژنا ئێزدی پشتی 2014 ئەس دبینم بتر خۆیا بوو و بتر دەنگی خۆ گەهاندە عالەمی هەموو کرد و ئەو خۆڕابوو نیەکی مساعداوەی کرد یعنی پشتێکەش دەستی داعش وەگەریا یا هەکە حتى نەکرد دەستی داعشیدا ئەو خۆڕابوو شەڕی خۆ کردن. After I displaced from my place, there was no hope like. دوای ئەوەی لە شوێنەکەم دەربەدەر بووم هیچ هیوایەک نەبوو زۆر لە خەمی خوێندنەکەمدا بووم مووسڵ سەلامەت نەبوو بۆ ئێمە وەک ژنانی ئێزدی زانکۆی ئەمریکی لە سلێمانی هەلێکی پێداین وەکو ژنانی کەمینەی ئێزدی سکۆلەرشیپی پێبەخشین. شارستان و خێزانەکەی قوربانی دەستی توندوتیژین و بەو هۆیشەوە ئاوارە نشینن. خێزانەکەی لە دهۆک و شارستان لە شاری سلێمانی بەڵام لە 25 نۆڤەمبەردا کە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژیە دژی ژنان شارستان دەیەوێت بە تەواوکردنی خوێندنەکەی و گەڕانەوەی بۆ شنگال جێگە پەنجەی لە ئاوەدانکردنەوەی شارەکە ئەو بەرەنگاریە بسەلمێنێت. ئەس گەلێک معلوماتە و دشتاوان کۆمکم بێ دەرێکە جامعی دوورە پشتی کە ئەستەخەرج بووم ئەسکاربم چم وەگەڕیمە شنگال وەزل وێ دەرێ بشغڵم یعنی ئەس تشتێکی کە ئەکسپریەنسا خۆ معلوماتت خۆ لێ دەرێ ئەس چێ بکەم وڵاتێ خۆ. ژنانی ئێزیدی وەک قوربانیەکی کەمیێنە لە مێژووی مرۆڤایەتیدا کە لە ساڵی 2014دا ڕووبەڕووی ڕفاندن و دەستدرێژی و قڕکردن بوونەوە لەلایەن تیرۆریستانی داعشەوە 5000 ژن بێسەر و شوێن کران بە هۆکاری جیاوازی ئاینی و نەتەوەیی ئەوان کە ویژدانی مرۆڤایەتیان هەژاند و دنیایان بە ئازارەکانیان بەخەبەر هێنا ئەمەش بووە هۆی ئەوەی دەیان ژن لە ناو ئێزیدیەکان ببنە سمبول و شانازی بۆ نەتەوەکەیان. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی. بە پێی لێکۆڵینەوەیەکی زانستی زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی عێراق زانیاریەکانیان لە ڕێگەی سۆشیال میدیاوە وەردەگرن کە بوو بەهۆی بەڵاوبوونەوەی زانیاری ناڕاست و هەواڵی ناڕاست لە ڕێگای سۆشیال میدیاوە. شارەزایانی ڕاگەیاندن دەڵێن پێویستە لە ڕێگەی هۆشیارکردنەوە ڕێگا لە زانیاریە ناڕاستەکان بگیرێت و گروپێک بۆ بەرگاربوونەوەی هەواڵی ناڕاست و چاواشەکارانە دابمەزرێت. پامری دەنگی ئەمریکا فەرحان هەورەمانی لە هەورامانەوە ئەم راپۆرتەی ناردووە. چاوی لەسەر ئەو زانیاریانەیە کە لە ڕووپەڕی سۆشیال میدیا بڵاو دەکرێنەوە. ئەو دەڵێت ڕۆژانە چەندین هەواڵ دەبینین دواتر دەردەکەوێت زانیاریەکانیان ڕاست نین. بازی هەواڵی ناڕاست دابەزێن بۆ نمونە ئەو هەواڵانەی کە ئەزانن خەڵکێکی زۆریان موچەخۆرەکان بەشی ناگەڕێن ئەڵێن بۆ نەبەیانی
دابشکردنی موچێ بزانە وەزارەتەکەی تویتایە کاتێککە پیجەکەیتەوە ئەو لینکەکەیتەوە بینی ئەو هەواڵە واژ نیە 2 ڕۆژ دوای ئەو موچەکەش دابەشەکرێت. بەپێی یەکێک لە توێژینەوە زانستیەکان زۆرینەی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان زانیاریەکانیان لە ڕێگەی سۆشال میدیاوە وەردەگرن. زانیاریەکانی ناو سۆشال میدیاش کاریگەری لەسەر بڕیارەکانیان هەیە. سەڵانە بە توێژینەوەکمان کردووە بۆ کۆنفرانسی سۆشال میدیا و کولتوری بەکارهێنان لەسەر کاریگەری سۆشال میدیا لە بڕیاری کۆچکردن لای گەنجان بۆ دەرەنجامانی کێمە پێگەشتوین. جارە یەکەم وێنایەکی زۆر جوان بۆ ژیان لە ئەوروپا و ژیانی کۆچبەری دروست کراوە لەوەیە کە ئەو وێنایە لای گەنج لێرە دروستەکرێت لە سۆشال میدیا کە بەڕژی لە سا هەفتای گەنجان پێیانەوە بۆوان لە سۆشال میدیاوە وێنەیەکی جوانی ئەوروپایان وەرگرتووە و ژیان لێ فەراهەمە هەلیکار لێ فەراهەمە تاواکو بکرێتە ئەمرازێک. پسپۆڕێکی میدیایی دەڵێ ساختە هەواڵ و زانیاری هەڵا دیوێکی دیاری سۆشال میدیایە لە کوردستاندا کە زۆر جار بەهۆی پەلەکردن لە زانیاریەکان زانیاری هەڵا بڵاو دەبێتەوە. هەندێک جار دەکەونە هەڵەی پەلەکردنی هەندێک زانیاری کە ڕەنگە ساختە هەواڵ بێ پەلەی بڵاوکردنەوەی هەندێک فۆتۆ ڤیددیۆ کە ڕەنگە ساختە و دەقیق نەبێن یان هەندێک بابەت کە بەجۆرە لە جۆرەکان کاریگەری دەرونی کۆمەڵایەتی یان سیاسی ئەمانەی لێ بکەوێتەوە بە دیوە نەرێنەکەیدا. شارەزایەکی میدیا دەڵێ گرنگترین کار ئەوەیە کە وشاری لەسەر هەواڵی ناڕاست و نادروست بڵاو بکرێتەوە. کێشەی ئیکۆچەمبەر هەیە. ئیکۆچەمبەر واتە کەسێک کە شتێک بڵاو ئەکاتەوە کەسەکەی تر دووبارە بڵاوی ئەکاتەوە واتە دەنگدانەوەیەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە ئەمەش گرفتێکی بۆ هەموو وڵاتەکان دروست کردووە. ئەگەر ئێمە بمانەوێ بە تاکی یعنی هۆشیاری وەرگرین لەو بارەوە پێویستە خوێندنەوەیەکی زۆرمان هەبێ. هەر هەواڵێکەی خوێنینەوە هەر بابەتێکی خوێنینەوە بە دوواداچوونێکی بۆ بکەین پێشەوەی کە ئێمەش بڵاوی بکەینەوە یان بە خەڵکی بڵێن. دوای ئەوەی دەنگی ئەمریکا لێدوانێکی ڕۆژنامەوانی نوێنەری زەردەشتەکانی لە وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاو کردەوە کە باسی لە کێشە و گرفتەکانی خۆیان دەکرد بەشێکی زۆر لە دەستگاکانی ڕاگەیاندن و پەیجە ڕۆژنامەوانی و ناڕۆژنامەوانیەکان تەنها چەند مشەودێڕێکی چاوپێکوتنەکەیان بڵاو کردەوە. ئەمەش وای کرد نوێنەری زەردەشتەکان ڕوونکردنەوە بڵاو بکاتەوە و تەواوی زانیاری وتەکانی نەگەنە بینەران و بیسەران. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. دەماکو سەرۆکێ بەرێ دۆناڵد ترامپ دە ساڵا 2016دا کاندیدی سەرۆکتیە بوو کارساز و کەسایەتیان ناودار وەکو هۆکارە پرسگرێکان هاتە دیتن دە هەوڵدانە خۆیان ژنۆڤە هەلبژارتنە یا 2020دا و پشتی تێکچوونێ وی تەغەزی لەسەر ڕەتکردنا هەلبژارتنان کرد. نەها گاڤاکو ئەو لە 2024 دنێرە ئەو پلانên سیاسەتا خۆیان بەرێ ڤەدگەرینە. بهتر زانیاری دوێ راپۆرتێدا. دۆناڵد ترامپ یەکەمین ڕکابەری فەرمیە لە کێبڕکەی سەرۆکایەتی ئەمریکا لە ساڵی 2024دا کە بۆ دەربڕینی دیدگای خۆی بۆ ئەمریکا بەکاری دەهێنێت. ترامپ زۆر جار زۆرڕەوی دەکات لە قسەکانیدا سەبارەت بە سیاسەتی کۆچبەری دەڵێت ئێمە ئاسایشی سنوورەکانی ئەمریکا دەگەڕێنینەوە و پارێزراویان دەکەین هەر چۆن پێشتر هەمان بوو کە هەرە باشترین بوو. پلانەکانی ئابووری ئێمە دیسانەوە گەورەترین ئابووری بنیاد دەنین کە تا ئێستا هەبوو بێت ئەوەی بە خێرایی بێتە دی. کێڕوانینی بۆ یاسا و ڕێسا من دەست بەجێ داوای سزایی لە سێدارەدان بۆ بازرگانانی مادە هۆشبەرەکان و بازرگانان بە مرۆڤەوە دەکەم. دەربارەی خۆشی دەڵێت سەلماندوومە کە یەکێکم لە ڕازگۆترین و بێتاوانترین کەسانی وڵاتەکەمان. سەرۆک جو بایدن دەڵێت وەرزی داهاتووی جەژنەکان بەکاردەهێنێت بۆ گفتوگۆکردن لەگەڵ خێزانەکەیدا کە ئاجارێکی دیکە خۆی کاندید دەکاتەوە بۆ سەرۆکایەتی یاخۆدنا. هاوکات کۆشکی سپی دەڵێت کۆماریەکان زیاتر سەرنجیان لەسەر سەرکەوتنە و نەک یارمەتیدانی ئەمریکیەکان. پارتی کۆماری هیچ پلانێکی نییە، ئەوان هیچ ناکەن جگە لە کاری خۆ دەرخستنی سیاسی.
مێژووناسان دەڵێن دەستکەوتەکانی سیاسەتی سەرۆکی پێشووی ئەمریکا ئەوەندە نەبووە. ئەو لە ڕووی یاسادانانەوە دەستکەوتی کەمی بەدەستێناوە. گەورەترین دەستکەوتەکانی دامەزراندنی خەڵک و هێرشەکانی بۆ سەر خەڵک بووە. هەر بۆیە زەحمەتە باوەڕ بکەیت کاتێک دەڵیت کە ئەو دەبێتە کەسێک کە سیاسەتی ئەمریکا دەگۆڕێت لە کاتێکدا پێشتر ئەو کاری نەکردووە. لایەنگرانی ترامپوان ناڵێن هێشتا توانی بووی نزیکەی 500 میل دیوارێکی سنووری دروست بکات. هەروەها توانی باجکەم بکاتەوە. توانی کارەکانی هەڵکەنین و گەڕان بە دوای گازدا ئەنجام بدات تا نرخێکی گونجاوی هەبێت و لە ڕوانگەی ئاسایشی نیشتیمانیەوە بەشەکەی دیکەی جیهان بخاتە ئاگاداریەوە کە ئەگەر بەرامبەر ئەمریکا ڕابوەستێت، ئەگەر ئازاری هاوڕێکانمان یان هاوپەیمانەکانمان یان هاوبەشەکانمان بدەیت لە سەرانسەری جیهان، ئەوە حەز بە تووڕەیی ئەم وڵاتە دەکەیت. ئەمانە هەموو ئەو شتانن کە دۆناڵد ترامپ دەتوانێت ئەنجامی بدات و کردوێتی. ئاماژەی بەوەش کرد پارتی کۆماریەکان لە ململانیەکانی یاسادانانی ساڵانی ترامپەوە فێر بوون. هەر کەسێک هەڵبژێردرێت بۆ کۆشکی سپی کە بۆ لەمە دووە لە نووسینگەی کۆشکی سپیدا بنیشێت بە شێوەیە کار لەگەڵ کۆنگرس دەکات کە پێم وایە پێشتر کەس نەیکردووە، چونکە دەکرێت میدیا پشتگوێ بخەن لەبەر ئەوەی زۆربەی ئەمریکا میدیا پشتگوێ دەخات. تەنها یەک شتیش کەمایی مشتومڕی کەس نییە ئەوەیە کە نزیکەی 2 ساڵی تەواوی ماوە بۆ هەڵبژاردنەکان کەچی هەڵمەتی دیاریکردنی سەرۆکی داهاتووی وڵاتەکە لە ئێستاوە دەستی پێ کردووە. شایان پاشا بۆ راپۆرتی ئەنیتا پاوڵ دەنی ئەمریکا واشنگتن. ئێستاش دەچینە لای هاوکارمان سیروان خەچۆ و دوایترین هەواڵەکانی فیڤا و یاریەکانی تۆپپێکە لە قەتەر دەکرێت. سیروان فەرموو. سلااف بینەرێن دەنگە ئەمریکا ئەم دوو ڕۆژان دووری وەکەتبوون لێ هەلبەت جۆش و هەیەجانە جاما جیهانە یا فوتبۆلێ لە قەتەرێ هەر بەردەوامە. دلیستکە هەری داویدا کۆستەریکا 1-0 زۆرا تیما جاپۆنیایە بر. دیارiyên din de ya herî balkêş Arjantin û Meksîk hatin berhev. لیۆ مێسی بێگومان ستێرا وێ یاریە بوو نەتەنێ ji ber ku golekî xweşik bir lêbelê ji ber ku bû alîkar dibirina golê duwem yê tîma xwe de pê re jî hêviya Arjantinê dîsa hate vejandin û derbasî qonaxa bê bibe ya ji cama cîhanî li Qeterê. Lê Hewlêrê jî paytexta Herêma Kurdistanê taxa îskan ku bûye hegav bûye navendeke temaşekirina van yariyên cama cîhanî. Peyamnêrê dengê Amerîka Ahmed Zêbarî ev dîmen li dema yariya do ya Arjantin û Meksîkê kişandin. Çayxaneyên îskanê hemû rojên mondyalê bi vî awayî tijî dibin. Kesên amade dibin dibêjin ku temaşekirina lîstikên Kupa Cîhanê bi dost û hevalan re çêjeke din dide seqayê mondyalê. Rastî jî cihekî balkêşa taxa îskan ji bo bi taybet ji bo yariyên futbolê. Îro jî gelî bîneran coşa cama cîhanê bi sê yariyên din ji bilî ya Kostarîka û Japonê didomin. Di heman grupa Japon û Kostarîka de Spanya û Almanya di lîstikeke girîng de tên berhev. Tîma Matador dixwaze bi serkeftinekê derbasbûna xwe ya qonaxa bê misoger bike. Almanya jî dixwaze piştî dorandina dîrokiya hember Japonê sê xalên pêşî di mondyalê de bi dest bixin. Di her du lîstikên grupa F de Belçîka bi Meğribê redlîze ew jî piştî çend xulekane û di yariya dinya wê grupê de Kroatya û Kanada tên hem berhev. Belê gelî bîneran ji bo em bêtir li ser babetên girêdayî mondyalê bi taybet van lîstikên do îro biaxivin. Niha yarîzanê berê yê tîma niştimaniya Sûriyê û rahînerê futbolê niha li Holanda kawa hiso bawekî zindî mireye. Kawa berî her tiştî berî em behsa van yariyan bikin em dixwazin behsa tiştekî bike got girîng e mondyalê berên tin nebûn îsal bicîtînin ew jî mesela bikaranîna yan karîgeriya kartên zer di dema qonaxên cuda cuda yên vê mondyalê de titkare bêtir ji guhdar yan ji bînenê me re şirove bike ka ev yek çi ye girîngiya wê û cudabûna wê îsal çi ye jiyan yên carê berê. Tu bixêr hatine ser çavê me. Ev cara yekîmin kartînin kertê zer di grûpê de heger yarîzan kertekî zer bixwe qonaxê duwem de kertê zer namîne. Pêşter yarîzan bi tirz gemê dike eger nav qonaxê duwem yana qonaxê stem qonaxê axîr pêş axîrê
اگر كرتك ويزر هبا بطرز جميدة كرنوكا او كرتيزر نامينه باقش دبي يعني تشد قناغ دوم بكرتيزر وكاوا يعني ام بيجن دقوناغا شازاده مثلا هجرديس كرتك ورجرتو دقوناغا حيشتاند كرتك دين ورجرتي وتي دقوناغا بري داويده بري جيما داويده واوجي نمينه يا او تاني بحثا جروبا دكن نعم بحثا جروبات بس بحثا جروبا د جروب د كرتيزر بخو دقوناغ د كرتيوي نامينن او شانسه كي باش د لاعبي براستي بيشتر بد جروبات كرتك يزر بخو د قناغ د شازاد كرتك بخو جيم نصب نهائي نما جيم دك اوجي فرقك باش دي باشا مورن سر جيم غوبري چند خلک ام بداوي کوستاریکا و ژاپن تا پیش بین دکر کو براستی بو انجام بداوي ببه براسي ام كارن بيجن هر كسك يابان جا وضع خوني طبيعي يابان الناس فريقك او قال لك بقوات جو بقي قناغ دوام ام باور دكم كوستاريكا ويابان شانس هاردو كوك يكبون كوستاريكا شانس خوني باش اني وفرصتك باش داخل جو هر قناغ دو اي باشا افيك اف انجام هان جبو المانيا واسبانيا تي تشواتي طبعا فرصتك شانسك باش دا المانيا جو بسركه انه كا المانيا قارب بتو تعادلتي غير اسبانيا شانس خو ديزا تشيبكه جو جمين الاخيره لقال كوستاريكا يا كوستاريكا بب المانيا بسركه كاوا ايرو مغرب جيد ليزو تدسبيكا في مونديالي تجوكو مغرب دباكو ببا هسبي رشي مونديالي جيما يكيدا 0-0 بالجال كرواتيا بوكو جارا داوي بشتي فرنسا ريزا دويد هات ايرو تتشبيش بيندك جيما كرواتيا وبلجيكا بورا مغرب وبلجيكا مغرب وبلجيكا براسي جيما برزحمته از باورم جو مغرب ايرو سركفه اجبركو فريقي المغرب فريقك قالكي بقوته قالكي يعني زاني قالكي باش انا از باورم ايرو بلجيكا مغرب قوه اخوني باش رو بده وشانسكي باش بخو تشيكش بخو ناخذ و اف جيم بشتي دورا بشتي چند دقه و دست بك كوا برسامني داوي لسر جيم دو يا امريكا وانجلترا براستيش برغو تيم قالكي باش كيش بو وقالك شروفكارين وقت تجيكو ديتنكو امريكا يعني جيم قالكي باش ليست تسرويه كتشد بيجا وسر بيرفورمانس امريكا بقشتي براسي وكو امريكا روكي باش دا جيمك قالكي خوش ليست جيمك قالكي بر خوش بوشي شانسي وان قالكي تنبو براسي ما باور نذكر امريكا حتى في راده كي جيمي خوش بك لكن رودا انه فريقك تيمك قالكي باش وحتى انجلترا اجي باش تربو باشا قال لك سباس كوا حسو راهيناري فوتبوليت بمرابو سباس بفيجي ام گهشتن داویا وی بشه خلک خو حتی جارك دم بخير و خوشید از وگرم جم هفکارین خو برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و دبم گرکی ناو اختی چاندو نرا رنگی بمرانه اجاسا انرژی یا ناونتوی تخمین دکه کو 13 صدیج اتومبیلن کو ایسال لسرانسری جهان تین فروتن ده الکتریکی بن مایک او سلیون رادگهینه کو دخوازا بکران لسر اتومبیل الکتریکی زیاده ده بعد دمکه دا کو پیش سازی زورا آستنگین تکنیکی ده به تويوتا بايرس ترامبيلك ونيف بغازي ونيف جبل الكتريكي دخبته ده سال 1997 ده لجابونيا هات دستشان كرن ده سيكتور انرژي ده بو بيشنگ لمزاخانه اوتوموبيلان يا باترسون ديروكا ترامبيلن الكتريكي بتسلا ده دست بكرن كو ده سال 2009 ده موديل اس يا خو اشكال كر كو دا خوازا مازن جبو ترامبيلن بتواهي الكتريكي دست بكر. And in our minds, this is the car that changed the automotive industry. ودهش مدى أفترمبيل بيش سازية أوتومبيل جوهرت تواهيا شورشا إلكتريكي وكي جو إيرو دبيجن جو هما هر كامبانيا أوتومبيلان لجهاني بشك جي همي دكارن بداناسينا في أوتومبيل في موديل في ورن شوباندن لتسلا يكم أوتوموبيلا إلكتريكي ننه ستيفنز بيجك و اف موديل 1980 یا جی چکارا ترامبلان یا کولومبیایی یک جگلک ترامبلن الکتریکی بکو هات بکار آنین. لدورة سال 1900 أو تشلج الصدي بو جحمو ترمبيلين قول أمريكا دهاتن فروتن أو باقش بون بكار آنينا وان هسان بو أو صادبون.
ترامبلین فورت مدل تک و بگازه و دهات خبتاندن جهه وان ترامبلین الکتریکی گرد گو او بهای کرن داخص و پیش سازی اتومبیلی گوهراند. کمیون الکتریکی یا نویا فورت F-105 لایتنینگ که لامریکای باکور تی فروتن دکاره ده 4.5 ثانیه یانده جه 0 حتی 100 کیلومتر ده ساعت ده بلزینه به حیزا 518 حسب ده مدل اخوی هری داویده او دبه بیشک جنفشک نویا وسایت الکتریکیین به پرفورمانس بلند او لپیشنگاه هری داویه ترامبلان یا لوس آنجلس ده هاته پیشندان من نشاندان دیجیتال هیا کو پرفورمانس و روشا چرخین و جوهر دبیجه کمیون مینا هوریکن خودان تابعتمندین اولهی و ناویگاسیون یین کمپیوتریه و او یک جبو رفشن آوارته الکتریکی پیدا دکه. You actually can use your truck. Hun perasit dikarin kamyona xwe û batarya xwe ya mezin bikar bînin da ku xaniyê xwe rûnak bikin. Ew taybetmendiyên serekene ku müşteriyê me bê keyxweş in. Rêveberek ji داویا کورد کنکشن بمینند نافخیر و خوشی. خدا حافظ.